سەرباری هەڕەشەکان بۆ سەر هەرێمی کوردستان بۆ داخستنی سنوورەکان و ڕاگررتنی ئاڵوگۆڕە بازرگانیەکان بازاڕەکانی کوردستان ئاسایین و فرۆشیارانی ناو بازاڕی شاری سمانی دەڵێن کڕین و فرۆشتن لە بازاڕەکان هیچ گۆڕانکارێکی بەسەردا نەهاتووە و نرخەکانیش جێگیرن. وەک فرۆشیارێک دەڵێت هاوڵاتیان کەمێک دڵەڕاوکیان پێ و دیارە، ئەوەش بەهۆی ئەو پێشهاتانەی ئەم دواییەوەیە. دوان بازار کیلۆ تەماتە بازارە دوانی. وەڵای سەعر باشە، خەڵک ژوم و جوڵەکە، بەس تۆزێ خەڵک لە دڵەڕاوچیایە نازانێت موادی خەسایی بەرزە بێتەوە دابەسێ خەڵک تۆزێ بەلایەوە ئاستەمە خەڵک تۆزێ لە خەلەقیاشی. کە ناو بازاران ئێوە کە خۆتان شتەکان ئەهێنن لە عەلووە بەردەوام شتەکانن، وەزعی چۆن ئەبینن؟ ئایا هیچ ڕێگیری ئایا هیچ کەمبوونەوەی بەدیتان کردووە؟ وەڵای ئێستاشی حالەن سەعر هەر نزمە، شت گران نەبووە وەکو ڕزقی تەڕە، ئەم شتانە گران نەبووە، بەس تۆزێ خەڵکەکە هەر بەلایەوە ئاستەمە لە خەلەقیاشی خەڵک. بازاڕەکان لەلایەن چاودێری بازرگانی و لیژنەکانی قایم قامێتەوە چاودێری دەکرێن. سۆران غەفور بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلێمانی دەڵێت سەرجەم کۆگاکانی سلێمانی پڕن لە خۆراک و پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیان و ڕێگە نادەن بە هیچ شێوەیەک نرخی شتومەک گران بکرێت. تا ئێسای جۆرە گیرۆگرفێکمان نییە لە مەسەلەی خواردن لە ناو شاری سلێمانیە و دڵنیایینە هاوڵاتیانی شاری سلێمانیش کە سەرجەم گەنجینەکانی ناو شاری سلێمانی لەلایەن برا بازرگانەکانەوە پڕکراوە لە خواردن و هەموو هیچ جۆرە کێشێکی تریشمان نییە لە ناو بازاڕەکانە و دوایەوە سەوزۆمیەوە بە شوێکی بەرچاو لە ناو بازاڕەکانە هەروەکو نرخی جارانێتی و خواردەمەنەکان بە سەرجەمیانەوە لە ئار لە برژ لە شەکر لە زەیت هەمویان وەکو جاران لە بازاڕە فرۆشێن و هیچ جۆرە بەرزنرخ نرخانە ڕووی نەیەوە. سەرجەم قاتەکانی عەلوەکانش هەمویان پڕن لە سەوزۆ میوەی پێویست بە ناو شاری سلێمانی. ڕۆژانە سەردانی سەرجەم بازاڕەکان و ناو مارکێتەکان و سوپەرمارکێتەکانەکەین، سەردانی گەنجینەکانەکەین و دوای لە ژنێکی تایبەتی نرخمانەیە کە پێداچوونە بە نرخی ئەو شتەکانەکە ناو شاری سلێمانیە هیچ جۆرە کێشەیەکمان نییە، هەتا ئەو نرخانی کە ئێستا ڕۆژۆرمان کردەوە هەروەکو خۆی ماوەتەوە هیچ جۆرە بەرزبوونێک و نزمبوونێ نرخانە ڕووی نەیەوە. ئەو هەڕەشانەی کە دەکرێت لە داخستنی سنوورەکان و ڕاگررتنی جموجۆڵە بازرگانیەکان لەلایەن وڵاتانی دراوسێ وەک دەوترێت تەنها فشارێکن و هیچی تر. لەبەرەوەی بازاڕەکانی هەرێمی کوردستان شوێنی ساختکردنەوەی بەرهەمەکانی ئەو وڵاتانن و سەرباری ئەو هەڕەشانە بازاڕەکانی کوردستان ئارام و جێگیرن. ئارام عەبدوڵڵا، کوردسات نیوز، سلێمانی.